لەم چالاکیانەدا توانازانستیەکانی خوێندکاران خراڕوو لێرە لە ئامادەکردنی چالاکیەکاندا خوێندکاران سەنتەری کارەکەن و سەرجەم پرۆژەکان دەرئەنجامی بیرۆکەکانی خۆیانە. پرۆژەکەی من لەبارەی هۆمۆپۆلار مۆتۆرەوە بووە کەرسەکانی کە ئێمە پێویستمان بوو بریتین لە پاچیەک موگناتیزێک لەگەڵ سیمی گێنەر ئەتوانین خولانەوەیەک دروست بکەیت. پرۆژەکەمان ناوی پەیوەندی نێوان هێزی کێشکردن و موغناتیز بوو و دەمان سەلمان کە دەتوانین هێزی کێشکردن بە قووەترە لە موغناتیسەکە کە دەتوانێت موغناتیسەکە بزمارەکە بێنێتە سەرەوە. سوودی ئەوەیە کە بەس بۆ دیکۆرێشنە و شێوازی دروستکردنەکەشی هەموو ئەو گوڵۆپانەی کە هەمانە کۆنێکتەکەین بێکەوە دوایەوە کۆنێکتەکەین بە باترێکەوە بۆ ئەوەی دوایەوە کۆنێکتەکەین بە سویچێکەوە بۆ کوژانەوەکردنەوەی دوایەوە بۆ سوڕانەوەکەشی پێویستمان بە ماتۆڕێکە بێ ماتۆڕی دیسەی. لە پێشانگای زانستی کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان جگە لە نمایشکردنی چالاکیە هونەریەکان 110 پرۆژەی بچووک لەلایەن خوێندکارانەوە ئامادە کرابوو کە خۆی دەبینیەوە لە پرۆژەی میکانیکی و کیمیایی و بایۆلۆجی سەرجەمیان گزارشیان دەکرد لە بیرۆکە زانستیەکانی خوێندکاران. پرۆژەکەی من لەسەر بایۆپلاستیک دروستم کردووە پلاستیکە کە زیانی نییە بۆ ژینگەکەمان وەکو وەزانی هەموو ڕۆژە پلاستیک بەکارهێنین و دوایەوەش هەر ڕێک فڕێین و ئەکەتە ژینگەکەمان و ژینگەکەمان پیسەکاتەوە. ئێستا ئەم بایۆپلاستیکە لە نیشاستە و ئاو سرکە و گلیسیرین دروستم کردووە کە زیانیان نییە بۆ ژینگەکەمان. پرۆژەکەمان ناوی تێرمۆ ئەلکتریک جەنەرێتەرە. ئەم تێرمۆ ئەلکتریک جەنەرێتەرە هەڵماناوە بە جیاوازی بلێ گەرماواتە تێمپەرەچەر دیفرەنس کارەبا دروست بکەین. من لێرە ئەو شانە فێرم بۆ نمونە وەکو جپسی نایترۆجینەکە کە ئەگەر کەمیەتێکی زۆری لێ بخۆیت ئەوە تووشی ئازاری مەعیدەت ئەکا. ئەم پێشانگا زانستیە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە چوو تیایدا مامۆستایان و سەرپەرشتیارانی پێشانگاکە با گرنگیەوە باز لە بەرەوپێشچوونی توانازانستیەکانی خوێندکاران و پرۆژە گرنگەکانیان دەکەن. نمایشکردنی مەبەستمان لەوەیە کە لایەنی پەیوەندیدار پەرە بەم پرۆژانە بە واتە ئەماگەر لە ئاستێکی سەرەتایە دروستکرابێ بتوانین ئاستەکەی بەرز بکەینەوە و کۆمپانیەکانیش ئەگەر بکرێ هاوکاری گەنجەکان بن بۆی کە و پرۆژانەی هیانە لە خەونەوە بیکەن بەڕاستی. پرۆژانەی کە کراوە خوێندکارەکان خۆیان لە دوای دەوام لێرە هاتوون لەگەڵ مامۆستاکانیانە ئیشیانتیا کردووە بۆ ئەمانەوێ ئەوە بسەلمێنین کە خوێندکارانی ئێمەش توانایەکی تەواویان هەیە و یانەوێ خەیاڵەکانی خۆیان پراکتیزە بکەن. کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان لە باخچەی منداڵانەوە تا قۆناغی 12 ئامادەیی خوێندکاری هەیە و لە ڕووی ئیداریەوە سەر بە بەرەبەراتی پەروەردەی سلێمانیە و ساڵانە چەندین چالاکی هونەری و زانستی و پەروەردەی و کەلتوری ڕێک دەخات و ئامانج لەو کارانەشیان بۆ پێشخستنی توانازانستی و بەهرەکانی خوێندکارانی کۆمەڵگەکەیانە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.